به کانال محمد صلاح خوش آمدین. بهترین کانال یادگیری زبان فارسی و کردی سورانی. سلام دوستان عزیز، امیدوارم حالتون خوب باشه، سلامت و سرحال باشید. سلاح هاورانی عزیز هیوادارم باش بن، سلامت و کیف خوش بن. لەوانەیەکی تری فێربوونی زمانی فارسی بەیەخول لەگەڵتانم لەگەڵ کتێبی کاربردیە واژێ. تکایە ئەگەر وانەکانی پێشووتان نەخوێندووە بڕۆن لە سەرەتاوە وانەکانی پێشووتر بخوێنن، و ئەگەر وانەکانی پێشووتان خوێندووە و لە موانەیەش لەگەڵمانن، تکایە سەردانی چەناڵەکە بکەن بۆ ئەوەی ئەوانانەی تر کە جگە لە خولەکە دایدەنێن ئەگەدار بن. و هەروەها لە تەلەگرامی محەممەد فارسی 97 لەگەڵمان بن، چونکە لەوێ شتی زیاتر دادەنین جگە لەوانەی کە لە یوتیوب دادەنرێت. و هەر پرسیار و شتێکتان هەبوو ئەتوانن لە کۆمنتی یوتیوب یاخود لە کۆمنتی تەلەگرام یاخود ئینستاگرام کە هەموویم بۆ داناون لە کۆتایی ڤیدۆکەیە ئەتوانن لەوێ پرسیار بکەن. بەشی 13 لە کتێبی کاربردیە واژێ دێنە سەر بەشێکی نوێ سەبارەت بە تەئاتر، سینەما و موسیقی. تەئاتر واتە شانۆ، سینەما واتە سینەما و موسیقی واتە میوزیک، مۆسیقا. دێنە سەر بەشی یەکەم. تەئاتر واتە شانۆ. لێرە چەند ڕوونکردنەوەیەکەدا سەبارەت بەو بەشانەی کە خوێندمان و چەند وشەیەکی نوێ فێرەبی لەگەڵ چەند ڕستەیەکی نوێ. تکایە شێوازی خوێندنەوەی وشەکان لەگەڵ من دووبارە بکەنەوە، و هەروەهاش ئەو شە تازانەی کە خوێنن و فێری ئەبن هەڵبەن لە بەریکەن لە شوێنەکە بینووسنەوە. تەئاتر واتە شانۆ، ئەو شوێنەی کە تەئاتری تێ ئەنجامەدرێت، شانۆی تێ ئەنجامەدرێت و شانۆ ئەنجامەدرێت. دێنە سەری بەشەکانی خوێنین چی ئەو تێ و چۆن ئەخوێنرێتەوە و باسی چیەکەن. بەشی یەکەم وەک لەوێنەکەدا دیارە نووسراوە ئێجرای نەمایش. ئێجرای نەمایش واتە ئەنجامدانی پیشاندانەکە. نەمایش واتە دواتە دەرخستنەکە، واتە پیشاندانەکە. دواتر وێنێکی داوە هۆڵێک، نووسیوێتی چی؟ ساڵۆن واتە هۆڵ. دواتر وێنەی بازیگەر واتە ڕۆڵگێر واتە ئەکتەر. بازیگەران واتە ڕۆڵگێڕەکان واتە ئەکتەرەکان. 4 ڕستە یاوە لە خوارەوە بینە سەری سەبارەت بە وێنانەی کە داوێتی. یەکەم، ما برای دیدن تئاتر به سالن تئاتر شهر رفتیم. ما واتە ئێمە برای دیدن واتە بۆ بینینی تئاتر واتە شانۆ، به سالن بۆ هۆڵی تئاتر شهر واتە شانۆی شار، رفتیم واتە ڕۆشتین. باشە؟ ئەمە ڕستەی یەکەم بوو. ڕستەی دووهەم، پس از خرید بلیت واتە لە دوای کڕینی بلیت واتە تکت. پس از خرید بلیت از گیشه وارد سالن شدیم. دوای کڕینی بلیت، گیشە و شوێنێکە تکتی تیا ئەبڕی، ئەو شوێنە بچووکەیە کە بلیتی تیا ئەبڕی. وارد سالن شدیم ئەڵێ چوینە ناو هۆڵەکەوە. سێهەم، با کنار رفتن پرده بازیگران روی سن آمدند. با کنار رفتن پرده بەلاچوونی پەردەکە، بازیگران ئەکتەرەکان ڕۆڵگێڕەکان روی سن آمدند، هاتنە سەر ستەیج. بعد از اجرای نمایش، ئەمە چوارهەمە، بعد از اجرای نمایش دوای ئەنجامدانی
پیشاندانەکە یاخود نمایشەکە یاخود دەرخستنەکە سالن نمایش را ترک کردیم. سالن نمایش را ترک کردیم واتە هۆڵی نمایشەکە یاخود پیشاندانەکەمان بەجێهێشت. ئەمە بەشی یەکەم بوو، بەشی تەئاتر واتە شانۆ. دێنە سەر بەشی دووهەم، بەشی سینەما. باشە؟ وەکو پێشووتر لە بەشی سینەماش چەند وێنەیەکی داوە لەگەڵ چەند نووسینێک و شەیەکی نوێ بۆ ئەوەی ئێمە فێر بین و بەکاری بێنین. وەکو لە وێنەکە بینن وێنەی دوو ئەکتەری کۆمیدیەکیان جاوا دێ رازاڤیان دانراوە و لە ژێرەوەی نووسراوە کۆمێدی. کۆمێدی واتە کۆمیدی. پۆلیسی واتە جۆری پۆلیسی. جەنگی واتە شەڕ. ترسناک واتە ترسناک. عاشقانە واتە عاشقانە. ئاسانە، پێویست بە دووبارەکردنەوە ناکات وەکو کوردیەکەی. دواتر 4 ڕستەی داوە، ئەڵێ چی؟ یەکەم، دیدن فیلم‌های سینمایی ترسناک بسیار هیجان انگیز است. بینینی فیلمە سینەمایەکانی ترسناک، فیلم‌های واتە فیلمەکانی کۆیە، سینەمایی واتە سینەمایی، ترسناک واتە ترسناک، بسیار هیجان انگیز است، زۆر پرجۆش و خرۆشە. دووهەم، ئەمساڵ فیلم‌های جدیدی واتە فیلمگەلێکی تازەی یاخود نوێی در سینەماها ئێکران شدن واتە لە سینەماکان پەردەیان لەسەر لابردرا واتە پێشکەش کرا. سێهەم، ئەڵێ چی؟ من برای سانس شب بلیت سینما رزرو کردم. سانس شب، سانس بە نۆرە یاخود سەرە یاخود بۆنەکە تۆ ڕێی بۆ سینەما ئەتەوێ شەو یاخود ئێوارە یاخود نیوەڕۆ کاتێکیان داناوە، ئەو کاتە کە تایبەتە بە پیشاندانی فیلمەکە پێڵێن سانس. باشە؟ ئەڵێ چی؟ من برای سانس شب، من بۆ نۆرەی شەو یاخود سەرەی شەو یاخود بۆ کاتی شەو یاخود بۆ کاتی پیشاندانی شەو بلیت سینەما رزرو کردم. بلیتی سینەمام گرتووە. باشە؟ واتە جێگای گرتووە، ریزێرفی کردووە. 4، فیلم‌های کمدی بسیار شاد و پرفروش هستند. فیلمە کۆمیدیەکان زۆر شاد و پرفرۆشن واتە فرۆشیان باشە. باشە؟ بینە بەشی خوارەوە وێنەیەکی سینەمایی داوە لەسەری نووسویەتی سینەما. دواتریش باسی مۆسیقای پاپ و مۆسیقای سونەتیەکە واتە مۆسیقای ڕاپ و مۆسیقای میلی. ئەمانە شتێکی ئەو هایتیانە. ئەڕۆینە خوارەوە بۆ بەشی 13 ڕاهێنانەکان. ڕاهێنانەکان ئەڵێ چی؟ هەر یەک از واژه‌های ردیف بالا را هر یک لە وشەکانی ریزی سەرەوە به واژه‌های مناسب در ردیف پایین وصل کنید. بۆ وشەگەلێکی گونجاو لە ریزی خوارەوە بگەێنن. گیشە بلیت. باشە؟ وشەکانی تر بۆ نمونە ئاواز واتە ئاواز، خواننده واتە گۆرانی بێژ ئەوە گەێنیبەوە. ئەوەکانی تریش ئێوە خۆتان
بەیەکی بگەین هەر شتێکشتان نەزانی ئەتوانن لە کۆمنت بپرسن بۆی وەڵامە ڕاستەکەتان پێ بڵێن. ڕاهێنانی دووهەم واژه‌های مشخص شده را واتە وشەگەلێکی ناسراو کە دیاری کراون بە گونەی تغییر دەهیت بە شێوەیەک بگۆڕن کە مانای جملە تغییر نەکەنە کە واتای ڕستەکە نەگۆڕێت. بە کوردیەکەی خۆمان ئەو وشەیە لابەی مرادفێک هاواتایەکی بۆ دادەنێ. بۆ نمونەیەکەمیشی کار کردووە، منیش نمونەیەکەمتان بۆ شیکارەکەم، ئەوەکانی تر ئەتوانن خۆتان شیکاری بکەن. ئەڵێ چی؟ ئەڵێ فیلمهای ترسناک معمولاً شبها نمایش داده میشوند. فیلمە ترسناکەکان بە شێوەیەکی ئاسایی شەوان پیشانەدرێن. باشە؟ هاتووە چی لێ کردووە؟ ئەوکو خۆی نووسوێتیە، چونکە تۆ تەنها ئەوانە ئەگۆڕی کە هێڵی بەژێردا هاتووە. فیلمهای ترسناک معمولاً شبها تا ئەوەی وەکو خۆی نووسیوەتەوە، لەو بەدواوە کە هێڵی بەژێردا هاتووە نووسێتی چی؟ ئێکران میشەوند. ئێکران هەرواتە پیشانەدرێن، واتە پەردەیان لەسەر لا ئەدرێن. باشە؟ ئەوانەی خوارەوەش وشەی گونجاومان بۆ خوێندن لەسەرەوە ئەتوانن لە ڕێگەی وشە گونجاوەکانی سەرەوە ئەوانە شیکار بکەن. بەشی سێهەم ئەڵێ چی؟ جاهای خالی زیر را با واژه‌های درس پر کنید. شوێنە بەتاڵەکانی خوارەوە بە وشەکانی وانەکە پڕکەنەوە. بازیگەران بۆشایەکەی خۆی بۆشایی یاوە لەوێ، بەڵام لە دوای بۆشایەکەی کە نووسرا بازیگەران هەڵچی تئاتر برای اجرای نمایش روی سن آمدن. ئەمانە لەسەرەوە ڕستانە یاوە دیسانە پێداچوونەوەی بۆ کاتەوە بۆی بزانێت تۆ خوێندووتە یان نە، تۆ بازیگەرانی تێخەی. دووهەم ئەڵێ فیلمهای کۆمێدی معمولاً بسیار بۆشایی لەسەرەوە خوێندوومانە ئەتوانن لە ڕێگەی ئەوانەی سەرەوە ئەو بۆشایە پڕ بکەنەوە. و سێم و چوارەم و پێنجەمیش بە هەمان شێوە. چوار هەم لێگەڕێن، ئەڵێ ئێوە حەستان بە سینەمایە یاخود تەئاتر و شتانە ئەتوان خۆتان شیکاریکەن، شتێکی ئەوها گرنگیتیانێ بۆ ئێوە. بەشی پێنجەمیشم کە ئێمە سیدیەکەمان لا نییە بۆیە ئەویش لێگەڕێن. بەشی چواردەهەم بەیانە عەلاقەمەندیها، ئەمە لەوانەی داهاتووە خوێنین زۆر گرنگە، وانەی داهاتوو لەگەڵمان بن. تکایە بیرتان نەچێت لایکی ڤیدیۆکە بکەن لەگەڵ سەبسکرایبی چەناڵەکە و بە کۆمنتەکانتان بە ڕەخنە و پێشنیارەکانتان دەوڵەمەندمان بکەن. کاتێکی خۆش. لطفاً فراموش نکنید برای یادگیری بیشتر ما رو در تلگرام و یوتیوب همراهی کنید. در تلگرام @محمد فارسی 97، در یوتیوب @محمد صلاح.